سلااو ڕۆژ باش و تەماشەوانێ کورساتێ ئێستا ئەم لە دەبۆیە کوان دەبووین هەیڤا سۆر ئا کورد یاگۆ ئەو سی تۆنێ دەرمانە یاگۆ سازیا کورسات یا ڕاگەاندنی هەروها ڕێخستنا منداڵپارێزانی کوردستان پێ رابووم دبن ناوێ یەک دەنگیش بۆ ڕۆژئاوا ئەم یەک شوان دەبووین یەنگۆ دەرمان لێ هاتیە تەخزینکردن وەکو نزانبەری چەند ڕۆژان ئەف کامپانی دەست پێکردیاش بۆ دانهەوا ئالیکاریاش خەڵکی ڕۆژئاوارە چمکی خەڵکیان ڕۆژاوا ئەف چەندا کە ڕاستی ئێریشەکە هۆڤانەتێن ژە ئالیێڤان گروپێن چەکدار و خەڵک بە حەوجەنە چمکی پڕینا دەڤەران دۆر پێچکریە ئەو دەرمان دەرباس نابە پێویستیا خەلکێ گەلکی بدەرمانە هەیە لەو ماوەکە کامپانیا یەک دەنگیش بۆ ڕۆژئاوا یا گۆسازیا کورسات و ڕێخستنا منداڵپارێزان پێ رابوونە ئەف دەرمان 4 بال هەرگر بەری چەند ڕۆژان دەرباسی خاکا ڕۆژئاوای کوردستانی بوو گۆ 30 تۆن دەرمان هەبوو و 135 جوورەیان بوو شەرام بوون سیرۆمات بوون پێداویستیان تەندروستی بوون هاتشاندن و لڤەرش بۆ گۆ ئەم بێتر سەر بە ئاخەون ئەندامێکی هەیڤا سۆری ئا کورد لەگەڵمەنە دەستپێکێت بخێر هاتی تلڤیزیۆنا کورسات کەکێ محەممەد وەکە هەیڤا سۆری ئا کورد وە چ قواس دەرمان وەرگرت ژێ ئەvê یەک دەنگیش بۆ ڕۆژئاوا ئەف حملەیە یا گۆهاتیە دەست پێکردن و چ قواسی حەوجەبوونا خەلکێ ڕۆژئاوا دەرمانە هەیە أهلا وسهلا سەر شعبا خودی تقریبا زێدەی 30 تۆن دەرمان مەستیلام کرد و گەلکی بحاجەتی دەرمان بوون ji ber منتیقا me dۆرپێشکری بوو و سعەتا خەلکێ منی باشوورê Kurdistanê xweş wa hemla yek dengî bo Rojava agog qenata Kursat û sîveçil derêna Kurd pê rabûne وەکە ئەفدان هەڤاڤان ئالیکاریا ji aliyê vê hemleyê ji bo xelkên Rojava çi meعنiyê diwe weke xelkên Rojava yanî Kurd li pişta birayê xwe nê erkekî netewî ye erkekî niştimanî ye bi rastî Kurdê vir moralê wan pir bilind bû xêra Kurdê başûr û Kurd bi şekil am dinyê de û xurtbûna Kurda giş piştgirtina wan tê tengayê de û dîs bêjim gelek spas bo Kurda tevda ev dermana wê bêne dabeşkirin li ser nexweşxaneyan û navendên tendurustiyê merakizên tibbî yên vê deverê û yên heyva sor wê tenê herêma Cezîdê jî hewil bê daş bo bê şandij bo Kubanê çimkî em zanin Kubanê di dۆrpêşkirinekê de ye yanî hatî hisarkirin rastî wê منتیقا me tenê bigere bes girê bebe cibariyên bişînin Kubanê bes hasrandina Kubanê bebe em ê bişînin inşallah باش ئەم سپاسیاتە دکن ئەم هێڤیا سەرکەفتنێشتەر دخوازم sabra bî sabê gelek spas یعنی ئەف دەرمانێک گۆ هاتیە دانهەv و هاتیە شاندنش بۆ ڕۆژئاوای کوردستانی پێ گومان وێ بەیە بەلافکردن لەسەر نەخۆشخانە و ناوەندێن تەندروستیە یەم سەر هەیڤا سۆر و یەم سەر لێڤەبەریا خۆسەر یە دەستەیە تەندروستیە یا کانتۆنا جەزیرێ گرێدایە چمکی ینی خەلکێن vê deverê gelekî hewceyî dermanan bi rastî çimkî ji alîkî dۆrpêşkirinê ئەو دەرمان پرلینا دەرمانی یەنگۆ دەرباسی هەرێمێت بوو دریە هەندرێ سووریایت هات ینی شام و حەلەب دەرباس بوو حمسێ دەرباس پرینە ئەو کارگەهێن چێکردنا دەرمانان لەورە ئەڤ یەک ئەف دەرمان هەموو هاتە برین ئادە داژی ئێریش هەیە بریندار هەنە کۆچبەر هەنە ینی هژمارەکە مەزن ئێستا لە دەبستانên باژارê Amûdê, bajarê Hesekê, bajarê Qamişlo, Dêrikê, Girkêlegê ew koçberên yên ji Şêx Mexsûd û Eşrefiyê hatine ew her du gerekên Kurdî yên li Helebê herwa ew koçberên yên gol herêma Şehbayê bûn gol Heleb bibûrîn li Reqa û Tabqa bicîbûn ji ber vê êrişa vê dayê careke din berê xwedana Qamişlo û li van dibistanan bicîbûne di rewşeke mirovahî پر زەحمەت ژیان دکەم بڕاستی حەوجەبوونا ئالیکاریên تەندروستینە حەوجەبوونا پێدڤیên گەرمێنە حەوجەبوونا کەل و پەلانە خواردنێنە ینی خەلک ڕەوشاوان لێڤەر پر زەحمەتە بڕاستی لێڤژی وەکە ئالیکاری دەستی ئالیکاریە هاتیە دێشکردن وەک ئەوزان ینی ئەو کامپانیا یەک دەنگی بۆ ڕۆژئاوا ئەف دەرمان گەلێکی حاجا هەرێمێ پێ هەیە حاجا ناوەندێن تەندروستیە حاجا نەخۆشخانەیان گەلکی پێ هەیەش بۆ گۆ بێ دابشکردنش بۆیە بێ پێشکێشکردن بە ئاواکی ینی بێ بەرامبەر بێنە پێشکێشکردن وڵاتیان لەش بۆ گۆ چارەسەریا
خو ببینن اف جی وک اماجه پیکر د چارچوفیا و حمله بی یک دنگی جبورش آوایاگو سازیا کلساتیا را گاندنی پیرابو به هفکاری که به رخراو مدال پاریزانی کردستان اف هر دو بش گو اف آلی کاری دان هف و شاندن جبورش آوای کردستانی دوان شرط و مرجن زحمت دیاگو روش آوا بخوا تیرا درباز دبه